السلام عليكم كاك محمد. باشي أحوالت ساكي سلامتي باشيت بخير سلامت يا ربي سلامت يا أخوان مساجان إن شاء الله بسر هاتي وتارك هذه سيكشتك ما بخويني ولا باري شو عنو رأسيو باكي الأخوة ترسانو أنا زور باش خير بسر عبد الله كرو عمر رضا ورحمتي خواي پروردگاری لێ بێت ڕۆژێکیان دەچوو بۆ مەککەی لە ڕێگایدا بە شوانێکی گەیشت گوتی ئەی شوان مەڕێک لەو مەڕانەم پێ بفرۆشە شوانەکەش گوتی مەڕەکان هی خۆم نینە و هی سەیدەکەنم ماڵی ئەمانەتە لە لامە عەبدوڵای کوڕ عومەر ویستی لە خوا ترسانی ئەو شوانەیە تاقی بکاتەوە گوتی جا مەڕەکەم پێ بفرۆشە پارەکەت بۆ خۆی لە گیرفانی باوێ و لە لای سەیدەکەش بڵێ کاکە گورگ خواردی و مەڕەکەون بووە و ئەوانە ئەو شوانەیە پشتی کردا ئیبن عومەر و ڕۆیش و دەستی بەرز کرد بەوە دەیفەرموو فەئەین الله ئەدی خدای پەروەردگار لەکوێیە ئەگەر بتوانم سەیدەکەم ڕازی بکەم فێڵی لێ بکەم ئەدی خوای پەروەردگار چۆن دەتوانم فێڵی لێ بکەم خوای گەورە لەکوێیە ئاگاداری هەموو شتێکە چۆن دەتوانم جوابی خوای پەروەردگار بدەمەوە بۆیە عەبدوڵای کوڕ عومەر کاتێک کە ڕۆیشتەوە چوو ئەو بەندەیەی کڕیەوە ئازادی کرد ئەو مەڕ و ماڵەشی هەمووی لە خاوەنەکەی کڕین و دای بەو شوانەیە لەبەرەوەی زانی ئاوا پیاوێکی لە خواترسە بۆیە هەر شتێک لەبەر خاتری خوای پەروەردگار وازی لێبێنی کە حەرامە دڵنیا بە ئەی موسڵمان خوای گەورە بە حەڵاڵی بۆت قەرەبوو دەکاتەوە پێ دەدات لێرەوە ڕوو دەکەمە هەموو موسڵمانێک هەموو کەسێک کە چاوی لە حەرام نەبێت خوای پەروەردگار بە حەڵاڵی پێی دەدات ئەگەر ئینسان بتوانێت لە دنیادا فێڵ لە کەسێک بکات ئەگەر دەتەوێ یاخود ئەگەر بە نیازی فێڵ لە کەسێک بکەی و لە ئینسانێک بکەی دڵنیا بە فێڵ لە خوای پەروەردگار ناکرێت لە ڕۆژێکدا چی دەکەی کە خوای گەورە دەفەرمێت یەومە توبلە السەرائر ئەو ڕۆژەی کە هەموو شتێک ئاشکرا دەبێت نهێنیەکان هەر هەمویان دەردەکەون هیچ شتێک لە خوای پەروەردگار ون نابێت کەواتە ئەی ئینسان لە خوای پەروەردگار بترسە ئەگەر لە کاتێکیشدا خەڵکت لەلانیە والسلام عليكم ورحمة الله وبركاته.